وطني وطني بوانم وطني وطني بوانم أي وطني نشيولي لەناو دامێنی یەکێک لە شاخە بەرزەکانی هەورامان مام خالید سەرقاڵی لێکردنەوەی هەنجیرە. هەنجیر لە هەورامان لە مانگی حەوتەوە تاوەکو مانگی 9 هەیە و باخەوانەکان ڕۆژانە دەیچن و ئامادەی دەکەن بۆ بازار. جا ئەو هەنجیرانە کە ئێمە بەیانیان زوو ڕۆشنی کرد، یانی بزانی هەنجیرگەیوە و نەگەیوە دەست پێەکەین، دەست دەکەن بە هەنجیر چنین هەتا ئەگەر زۆر بن تا سەعات و ئەخایێنن، ئەگەر کەمیش بن سەعات 8 حازری یەکەین. ئێتر سەیارە هەیە تەلەفۆنی بۆ ئەەکەین و یێت ئەیان نێرین بەرەو خوڕماڵ یا بەرەو سلێمانی. هەنجیر جیاواز لە میوەکانی دیکە چەندین جۆری جیاوازی هەیە، بەڵام شاهەنجیر و زەردەهەنجیر زیاتر خواستیان لەسرە. ئەم هەنجیرە کە ئێستا بەدەستی ئێمەوەیە، ئەمە پێڵێن لە ئێمە پێڵین قەیسەری زەردە هەنجیر، چاکترین هەنجیری ئێرەیە، ینی هی زەڵم، چاکترین هەنجیری زەڵم لە هەموو شوێنەکە خواستی زۆر زۆرە. ئەم هەنجیرە ینی هەنجیر 2000 بکە، ئەم 5ەکە. ئێرە بازاڕی خوڕماڵە، هەنجیری باخەوانەکان دانراوە و لێرە هەندێکی ساغ دەکرێتەوە و هەندێکی دیکەشی دەنێرێت بۆ پارێزگاکانی سلێمانی و هەولێر. لە حماوەمانێت، لە زەڵمە بۆمانێت، لە مەچەند شارە زور و خوڕماڵ لەمانەوە بۆمانێت. ئێمەش لیان نەکڕین و کەیەت ئێرە اینجا وەکو فرۆشیەکەین ئەوانێک کە لێمان نەکڕن. ماوەی خۆمان وەجبەیەکە نێرین ئەگە زۆر بێت ئەینەرین بۆ سێمانی بۆ عەلوی سێمانی. کڕیاران لە ناوچە جیاجیاکانەوە دێن و جگە لەوەی گەشتێک بە ناوچەکەدا دەکەن لەگەڵ خۆشیاندا هەنجیری هەورامان دەبنەوە. هەنجیری ئەحماوە و زەڵم و بیارە و تەوێڵە و ئەمانە هەنجیری نمونەیی بەڕاستی هەر لەبەرەوەشە زۆرتر خەڵک پەنابات هەنجیری ئەم منتەقەی هەوراماناتە. فێنکی کەشوهەوای هەورامان و لەباری بۆ گەشەی داری هەنجیر وای کردووە ساڵانە بەرهەمێکی زۆر بخرێتە بازاڕەوە، هەندێکی بە فرێشی و هەندێکی دیکەشی بە وشکراوی لە وەرزی زستاندا و لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، خوڕماڵ.